لەم گەرمایەدا نەوت بۆ سەرمای زستان دەکڕن. ئەمانە بەرمیلی نەوتی ژمارەیەک هاوڵاتیە کە ئەم فرۆشیارانە بۆیان دەنێرن بۆ ماڵەوە. نرخی بەرمیلێک نەوت کەمترە لە نیوەی ئەو نرخەی ساڵی ڕابردوو لە هاویندا بە هاوڵاتیان دەفرۆشرا. نەوت ئێستا وڵات تقریبان لای خۆمان لێرە 135 بۆ چلە بۆ ماڵان ێبین بە 150,000 تر کەمیەکەی 45 ئەمڕۆ 150 بۆ 45 ئەتای بینە بەردەمی ماڵەکە. پار ئەم کاتە نەوت تا 300,000 ڕۆی بڵێن لە مانگی حوتە. بەزەم ساڵ لەخوا بەزیا بێ دابەزیوە سعرەکەی اینجا خەڵکیش ئەیکڕێت پار توانای بەرمیلی نەبوو. خەڵق هەبوو بە دەبەی کڕی بەزەم ساڵ تقریبا باشش کرد ماڵەیە 2 بەرمیل 3 بەرمیل توانای هەبێی کڕێ. لە ئێسەوە دەستی پێکردووە ینی بەس نیسبەتێکی کەم. وتەبێژی بەنزیخانەکانی سلێمانی هۆکاری هەرزانبوونی نرخی نەوت بۆ دابەزینی بۆرسەی جیهانی نەوتی خاو و کەمبوونەوەی خواست لەسەر نەوتی سپی و ڕاگررتنی هەناردەکردنی نەوتی خاوی هەرێم بۆ جیهان دەگەڕێنێتەوە. هۆکارەکەی سوتەمەنی بە عام زۆرە، ڕێگەی دەرچەی نییە بۆ دەرەوە، تەڵەبی کەمە، ئەمانە هۆکارن بۆ دابەزین. تەسیری هەبووە چونکە نەوتی سپی بەکارە هاو بۆ تێکەڵکردن لەگەڵ نەوتی ڕەشا بۆ دەرەوەی بڵین هەرێمی کوردستان. ئێستا ئەو پرۆسە خاوە و کەم بۆتەوە لەبەرەوە تەسیری زۆرە بۆ دابەزین نەڕۆشتنی نەوتی هەرێمی کوردستان لەم کاتا بۆ سوتەمەنی بەعام. چاوەڕوان دەکرێت بۆ زستانی داهاتوو حکوومەتی عێراق نەوتی پێویست بۆ هاوڵاتیانی هەرێم دابین بکات و ئەوەش نرخی نەوت لە بازاردا زیاتر دابەزێنێت. بەڵام بەشێک لە هاوڵاتیان بۆ ئەوەی وەک ساڵی ڕابردوو ناچار نەبن بەهۆی بەرزی نرخەکەیەوە نەوت بەدەبە بکڕن، لە ئێستاوە خۆیان بۆ وەرزی زستان ئامادە دەکەن چونکە بەشێک لە هاوڵاتیان زستانی ڕابردوو بەهۆی گرانی نرخەکەیەوە نەیان دەتوانی بە بەرمیل نەوت بکڕن. ڕێبازیوە کورسات نیوز، سلێمانی.